سڵاو قوتابی خۆشەویستەکان چۆنن ئێوە باشن بەخێر بێنەوە بۆ وانەیەکی دیکەی زانستی پۆلی 6 هیوادارم تەندروست و لەش ساخ بن و لاوانەی ڕابردوو گەیشتینە پێداچوونەوە بەڵێ قوتابی خۆشەویستەکان تکایە کتێبەکانتان نابێتن و لەگەڵ دەفتەر بۆ ئەوەی پێداچوونەوەکە دووبارە شیکار بکەین. پرسیار یەکەم جیاوازی نێوان دەریا و زەریاکان چییە؟ هەروەکو باسمان کرد لە وانەی ڕابردوو وتمان زەریاکان گەورەترن وەک لە دەریاکان کەواتە ڕێژەی سوێری لە زەریاکان زیاترە وەک لە دەریاکان. دوو جیاوازی گرنگە. هۆی سوێری ئاوی زەریا ڕوون بکەوە وتمان کۆمەڵێک هۆکار بوو لەوانە بەهۆی کانزا و خاوەتواوەکانی وەک خۆی چێشت و هەروەها بە هەڵمبوونی ئەو شوێنانەی کە وشکە و لەگەڵ کەمی بارین. پرسیاری سێم ئەو تووژەلووتکانە چین کە دەکەونە ناوەڕاستی زەریاوە وتمان ئەو زنجیرە چیانە کە دەکەونە ژێر ئاوی زەریاکانەوە کە 1 هەتاوەکو 3 کیلۆمەتر بەرز دەبنەوە. پرسیاری چوارەم بیرکردنەوەی ڕەخنەگر ئەو کەندەکەی کە تیژە لووتکەی زەریای ئەتڵەسی کە دەکاتن پانیەکەی بە شێوەیەکی بەردەوام زیاد دەکات. ئەمە چۆن کارەکەتە سەر قەبارەی زەریاواتە پانی چ پەیوەندێکی بەسەر قەبارەوە هەیە. دەتوانین بڵێن کە ڕوبەری زەریای ئەتڵەسی لە فراوانبووندایە بە زیادبوونی ڕوبەری شیر قەبارەی زەریاکە بەردەوام لە زیادبووندا دەبێتن. چۆن پانێکی زیاد بکاتن ئەوەندە قەبارەی زەریای ئەتڵەسیش زیاد دەکات. پرسیاری پێنجەم ئامادەکاری بۆ تاقیکردنەوە کام لە مانەی خوارە لە زەریاکانی سەرزەوی نییە. ئەو چوار زەریایی کە باسمان کرد لە خشتەکە یەکەمیان زەریای هێمن با زەریای ناوەڕاست جیم زەریای هیندی دال ئەتڵەسی. وەڵامی ڕاست کامیانە زەریای ناوەڕاست بەشێک نییە لە زەریاکانی سەرزەوی. بەڵێ قوتابی خۆشەویستەکان گەیشتینە وانەی دووەم لە بەندی یەکەم وانەی دووەم کە باس دەکەین ئەویشیان چۆن ئاوی زەریا دەجوڵێتن. لەوانەی یەکەم باسی ئاوی دەریا و زەریاکانمان کرد لەوانەی دووەم باسی چۆن ئاوی زەریا دەجوڵێتن. باو شەپۆلەکان دێین بزانین ئەو دوو پێکهاتێت پەیوەندییان بە یەکترەوە هەیە و ئاوی دەریا و زەریاکان بەردەوام لە جوڵەجانە بە جۆرێک کە وا دەکاتن بەردەوام دروست بێتن شەپۆل دروست بێتن و کاتێک شەپۆل دروست دەبێتن کە شەپۆل چیە جوڵەی هەڵچوون و داچوونی ڕووی ئاوەکانە و بەگشتی شەپۆل بە هەنجامی دروست دەبێتن شەپۆل لە ئەنجامی باوە پەیدا دەبێتن و کاتێکش بە هەڵ دەکاتن و سەر ڕووی ئاوەکان دەکەوێتن وا دەکاتن کە ئاوەکان بجوڵێتن و لەبەر ئەوەی جوڵەی ئاوەکان هێواشە وەک لە جوڵەی هەواکە ئەو ئاوا دروست دەکاتن شەپۆل دروست دەکاتن کەواتە هۆکاری دروستکردنی شەپۆل چێە بایە بە شێوەیەکی گشتی. و جیاوازی شێوەی شەپۆلەکانیش هەروەکو لە وێنەیەدا دیارە جیاوازی لە شێوەی شەپۆلەکانیش دەگەڕێتەوە لە بۆ جیاوازی بەهێزی هەڵکردنی باوەواتە چەند بایەکە بەهێزتر بێتن ئەوە شەپۆلەکەشی گەورەتر دەبێتن و چەند بایەکە چۆندەڵی هێزەکەی کەمتر بێتن ئەوە شەپۆلە یاخود وردە شەپۆلمان لە بۆ دروست دەکاتن هەروەکو لە وێنەیەدا بە دیار دەکەوێتن لە شەپۆلدا ئاوە بە شێوازی بازەی دەجوڵێتن دەگەڕێتەوە بۆ ئەو خاڵەی کە لێوەی دەرچواتە هەتاوەکو لای کەنار دەریاکە دێتن یاخود زەریاکە دێتن دووبارە دەگەڕێتەوە شوێنی خۆی بە شێوەیەکی بازنەی. بە شێوەیەکی گشتی کە پرسیارمان هەیە دەڵێن هۆی زۆر بە شەپۆلەکانی ئاوتین گوتمان هۆکارەکە چیە؟ هۆکارەکە بەهۆی باوە پەیدا دەبێتن هەتاوەکە بایەکەش بەهێزتر بێتن شەپۆلەکە گەورەتر دەبێتن چەند بایەکە هێزەکەی کەمتر بێتن ئەوە وردە شەپۆلمان دروست دەبێت یاخۆ شەپۆلی کەم یان نزممان بۆ دروست دەبێت. بەڵێ قوتابیان لەکانە باسی جۆرەکانی تری شەپۆل دەکەین بە شێوەیەکی گشتی هۆکاری دروستبوونی شەپۆل چیە؟ وتمان بایە بەڵام هەندێک شەپۆلی دیکەمان هەیە کە هۆکارەکەی دەگەڕێتەوە جگە لەبە هۆکاری دیکەشمان هەیە لەوانە بەهۆی بوومەلەرزە بەهۆی گڕکانەوە یاخۆت بەهۆی پستانی بەرز و نزمی زەپۆشەوە ئەوە سێ هۆکارە زۆر گرینگە گوتمان بەهۆی بوومەلەرزە یان گڕکان یان پستانی بەرزی و نزمیەوە وا دەکاتن کە شەپۆلەکان دروست بن. بۆ نمونەیەکێک لەو هۆکارانە کە بوومەلەرزە و گڕکانەکانن کە بە گەورەترین ئەنجامدەری شەپۆل زەریاکانە ناسراونێکێک لەوانە کە زۆر زەبەلاحە ئەویشان ناودەبرێتن بە تسۆنامی. تسۆنامی چیە؟ تسۆنامی لە ناوەندی زەریادا دەبێتن درێژەکەی دەگاتە 100 کیلۆمەتر
بەڵێ قوتابیان جۆری دووەمی شەپۆل کە باسی دەکەین پێچە شەپۆلە زریانەکانە کە بەهۆی جیاوازی بەرزنزمی پستانەوە پەیدا دەبێتن کە دەبێتە هۆی زریان و گەردەلول و هەروەها دەبێتە هۆی دروستبوونی زەبەلاعی گەورەی شەپۆل کە بە جۆرێکە ئەو گەردەلولانی دروستی دەکاتن ئەگەر بەتە سەڕووی وشکانی و زەوی زیانێکی زۆر بەر زەوی و مرۆڤەکان و لایانی مادی مرۆڤەکان دەگەیەنێتن. هەروەکو لەوێنەدا بە دیار دەکەوێتن ئەوە تسۆنامیە کە لە ساڵی 2005 دە وڵاتی ئەندەنوسیا ڕوویدا کە بەهۆی زیان کەوتنیەکی زۆری لایانی مادی و هەروەها چەندین کەسیش تێدا مردن. دوو جۆری جیاوازی شەپۆلەکان بڵێ هۆی هەرێکەیان ڕوون بکەوە وتمان دوو جۆرمان هەیە یەکەمیان تسۆنامی کە بەهۆی جیاوازی ڕوودانی بوومەلەرزەکان و گڕکانەکانە ڕوودەداتن دووەمیشیان پێچە شەپۆلە زەریایەکان کە لە ئەنجامی جیاوازی پستانی بەرزونزمەوە پەیدا دەبێتن. بەڵێ بابەتێکی دیکەشمان هەیە کە تەوژمەکانە کە جیاوازە لە شەپۆلەکان دەتوانین بڵین تەوژم چیە زریاری ڕەوی ئاوی هەڵقڵاوەکو ڕووبارێک کە بە ناو زریادا بڕواتن بە پێچەوانەی شەپۆل. جیاوازی تەوژم لە شەپۆلدا لە جیاوازی درێژی گواستنەوەی یاخود دووری گواستنەوەی ئاوەکانە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیکە و تەوژمە گەورەکانی زریانەوە دەبرێتن بە ڕووە تەوژمەکان کە لە ڕووی زەریاکانەوە دەچێتن و هەروەها بە زۆریش بەهۆی بای زاڵەوە پەیدا دەبێتن. بۆ لە قوتابی خۆشەویستەکان چوار جۆر لە تەوژممان هەیە. یەکەمیان تەوژمە کەناری هەیە کە تەوژمی ناوچەین و بە درێژایی هێلی کەنارەکان دەڕۆن. دووەمیان تەوژمی ڕاماڵی نیشمان هەیە کە تەوژمێکی کەناری لە کەنارەکان دەردەپەڕن و دوور دەکەونەوە. سێمیشیان دەرەجە تەوژمی کەناریمان هەیە کە دەرەجە تەوژمە کەناریەکان بڕێکی زۆر لە ئاو و مادە کەناریەکان لە شوێنێکەوە دەگوازنەوە بۆ شوێنێکی دیکە. هەروەکو لەوێنەدا بە دیار دەکەوێتن ئاوە شرتێنەکانمان هەیە لەگەڵ ئاوە ساردەکان ئاوە شرتێنەکان کە گوتمان ڕەنگی پرتەقاڵی و ڕەنگی زەردە بەڵام ڕەنگە سەوزەکە لەگەڵ ڕەنگە شینەکە کە ئاوە ساردەکانە دەبینن تێکەڵ بەیەکتر دەبێتن ئەوەشیان بەهۆی تەوژمەکانەوەیە کە دەبێتە هۆی گواستنەوەی ئاوی شرتێن و سار لە نێوان یەکتریدا. بەڵێ و چوارەم جۆری تەوژم کە هیتمان تەوژمە قوڵەکانی زەریایە لە ئەنجامی جیاوازی لە پلەی گەرمی ئاوەکەوە پەیدا دەبێتن و لەبەر ئەوەی لە تەوژمە قوڵەکانی زەریاکاندا ئاوی سار قورستر وەک لە ئاوی گەرم بۆیە ئاوی سار لە ژێرەوە بەرەو سەرەوە دێتن و دەردەپەڕێتن. هەروەکو دەبێن لەو وێنەدا بە دیار دەکەوێتن گوتمان بەهۆی تەوژمەکانەوە کۆمەڵێک هۆکار دەگوازێنەوە لەوانە ئاوی شتێن و ئاوی سار و چەندین زیندەوەر و گیانەوەری دەریایی لە ناوچێکە بۆ ناوچێکی دیکە دەگوازرێنەوە و هەروەها لە نێوان کەنارەکانیشدا دەتوانین چەندین مادەی دیکە لە شوێنێکەوە شوێنێکی دیکە دەگوازێتەوە. هەروەکو لە وێنەشدا بە دیار دەکەوێتن کە تەوژمە قوڵەکانی زەریایی پاڵ بە ئاوی سار دەدەنێتن بۆ سەرەوە هەتاوەکو جیاوازی نێوان ئاوی سار لەگەڵ ئاوی گەرمەکەمان بۆ بەدیار بکەوێت. هەروەکو لەو وێنەیەدا چی دەبێتە هۆی پەیدابوونی تەوژمە زەریاییەکان؟ دوو هۆکای سەرەکیمان هەیە. یەکەمیان بە دووەمیشیان جیاوازی پلەی گەرمی ئاوەکان. کامە جۆر لە تەوژمەکان بەهۆی باوە دەگوازێتەوە؟ سێ جۆری یەکەم تەوژمی کەناری، تەوژمی ڕاماڵین، درێژە تەوژمی کەناری. بەڵام کامە جۆر لە تەوژمەکان بەهۆی جیاوازی پلەی گەرمیەوە یەک جۆرە کە چوارەم جۆر بەباسمان کرد ئەویشیان تەوژمە قوڵەکانی زەریە. باڵی قوتابی خۆشەویستەکان ئەمەوانەیە ئەمڕۆمان بوو. هیوادارم دووبارە پێداچوونەوەی بۆ بکەن و سوودی لێ ببینن. ئینشاءڵڵا لەوانەیەکی دیکە بەیەک دەگەینەوە تا ئەو کاتێکی خۆش.